بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وآله وسلم. یەکێک لە سونەتە فەرامۆشەکان هەر جارێکی لە سونەتە فەرامۆشەکان باسەکەین لە خزمەتتانە. یەکێک لە سونەتە فەرامۆشەکان ئەوەیە کە ئینسان شوێنێکی ئێشی کرد، برینێکی هەبوو، ناڕەحەتێکی هەبوو لە شوێنێکە لە لاشەی خۆیە، دەستی ڕاستی خۆی بخاتە سەر، سێ جار بڵێ بسم الله بسم الله بسم الله، حوجر الله أعوذ بعزة الله وقدرته من شر ما أجد وأحاذر. خوايا پناه أقرم بتو بعزتي تو بقدرة جلالي تو لو شتي كوا بيوي أنالم باشا هاوار ملي خوايا پناه أقرم بتو پیغمبریان صلى الله عليه وآله وسلم أفرمي أقر كسي ألم يشتيكي بو أمي بسر آخرين باشا بي ئەم فەرمایشتە مجربە، علەما زۆر تەجربەیان کردووە، ئەولیای گەورە زۆر تەجربەیان کردووە، شوێنێکت ئێشی هەبوو، برینت هەبوو، ناڕەحەتێکت هەبوو، دەستی بخەرە سەر و بەدڵ، ئەمە وتەی پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم. ئەم دوعای بخەنە، ئومێدەکەین ئینشاءالله بێتە شیفا و بەرەکەت و ڕەحمەت. هەموو ئەو نەخۆشانێکەوە ئەناڵێن و هاوارێکیان هەیە ئەمە بخوێنن. ئەگەر نەخۆشەکەش حاڵەتێکی نەفسی بوو لە ئینسانە، ئەوە دەسەخاتە سەر سینگی خۆی یا سەر دڵی خۆی، ئەم دوعای بەسەر خۆی ئەخوێنێ، بارە دەروونەکەی زۆر ڕێکە بێتەوە. خی گەورە لە گوناهی من و شێوەش بوورێ. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. وأجيان لمن قبول كان إن شاء الله.